کچە کوردێک تایبەت بە ڕۆژاوای کوردستان تابلۆیەک ئەنەخشێنێت و تابلۆیەک پێشکەشی دەستگای میدیای کورسات دەکات کە هاوکارمان سۆنیا چاوپێکەوتنێکی لەگەڵ کردووە. ئەو کچەش ناوی تەرزەشوان و تەمەنی 17 ساڵە فەرموون بە بینەری ئەم چاوپێکەوتنە بێ. ئێمە ئێستا لەگەڵ تابلۆی کەزیین. ئەو تابلۆی لەلایەن کچێکی 17 ساڵانەوە بەهۆی ئەم بارودۆخە نەهەموارەی کوردان لە ڕۆژئاوا تێکەوتون. بیرۆکەی ئەم تابلۆی کەزی بۆ هاتۆ نەخشاندوێتی هەر ئەم ڕۆژ خاتو تەرزا تابلۆکەی هێناوەتە دەستگای میدیای کورسات و لێرەوە ئێمە باسی بیرۆکەی نەخشاندنی تابلۆیەکی لەم شێوەیە لەگەڵ ئاڵای کوردستانە باس دەکەین. لەگەڵمانە بن. سڵاو خاتو تەرزە، باسێکی بیرۆکەی دروستکردنی نەخشاندنی تابلۆکەتمان بۆ بکەیت. سڵاو لە تۆش. من ئەم تابلۆیم بۆیە کرد لەم وەزع و حاڵەتەی ئێستاە وەکو چۆن هەموو کچێک کە ئەم شۆڕشی کەزی هۆنینەوەیان کرد، منیش قەرارم ما کە لە ڕێگەی هونەرەکەمەوە ئەم پەیامە بگەێنم. حەزم کرد لە یەک تابلۆیە هەم کلتور هەم ئاڵا و هەم ئەم شۆڕشش بنەخشێنم. اینجا یەکەم جاریشمە ڕسمی پۆرترێتەکەم، ینی کارکتەرەکەی کە بە پۆرترێت کێشاوتەوە کارکتەرێکی خەیاڵیە، ئەنی مەبەست لێ کەسایەتێکی تایبەت نییە. بەڵێ بەڵێ بێگومان هەر دیارە بە کارکتەرەکەشا کە دەستی لەگەڵ ئاڵاکەیە تێکەڵە و یعنی دیارەکە شتە خەیاڵیە کە سەری خۆری پێوەیە. جا طبعاً بە کارکتەرەکە توانێ و بینی کە شانازی بەخۆکردنێکی لێوە دیارە کە چاوی نوقاوە. جا چاو نوقانەکە ئەگەڕێتەوە بۆ چەند شتێک. یەکەم بۆ ئەوەیە کە ئەم چاوی نوقانوە لە ئاست ئەو هەموو ناشرینیە و ئەو هەموو شەڕە ئەو هەموو خوێنەکە ڕژێ و ئەشگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم باوەڕی بەخۆیەتی و قژی ئەکا بە پرچ و ینی ئەکرێ وای لێک بینەوە کە ئەمە ئاڵاکەیە و دەسە لە ئاڵاکەوە هاتووە کە ئەمەی بۆەکە. بەڵێ بێگومانیش کە ئاڵای کوردستان وەکو لێکدانەوەیکی من لە پشتیوەتی وەکو هێزێک و کێوێکی گەورەیە وایە. بێگومان ئەوە لە دڵی هەمومانەیە. ئەمە ئەکرێ هەر کچێکی کورد بێت، یعنی هەر کچێکی کورد خۆی لەم وێنەیە ببینێتەوە کە بەو پەڕیشانازی بەخۆبوونەوە لە بەردەم ئاڵاکەیە وەستاوە و خۆی ببەشێک لە ئاڵاک و نیشتیمانەکەی بینە. پێم بڵێ بۆ کێشانی ئەم تابلۆیە چەنێک پێچوو؟ بیرۆکەکەی ویستی تا بیرۆکەکەیم بۆ هاو، بەڵام بۆ کاتی کێشانەکەشی وڵا زۆری پێچوو. چەند ساعتێکی پێچوو تقریبەن لە نیوەڕۆکەیەوە دەستم پێ کرد ترشە و درەم تاوا بم. لەگەڵەوە تۆ خوێندکاریشی ئەم تابلۆ جوانت کێشەوە پێدوانیە بتوانی لە داهاتوە تابلۆی تری هاوشێوەی نیشتیمانی بنەخشێنیتەوە؟ ئیشەڵا بەتەمای کاری زۆر گەورەترم. بەڵێ جا من تەلەبەشم ئەوەش تۆزە قورسە لەگەڵ ڕێکی خەیتەوە لەگەڵ کاتەکانی خوێندنە، بۆیە عادەتەن لە ڕۆژی پێنجشەم و جومعە ئەمانەیە زیاتر ڕسمەکەم. کاتە لە کۆتاییە تۆ پەیامت چیوەکو کچە کوردێکی بەهرەمەند کە بەهرەی کێشانی وێنەت هەیە چی بەواناڵی کە وەکو تۆ بەهرەیەکیان هەیە و لە ڕێگەی بەهرەکەی خۆیانەوە پشگیری و هەڵوێستی نیشتیمان پەروەری خۆیان ڕابکەێنن؟ پەیامی منەوەیە ئەگەر ئێمە نەتوانین بە شەڕ یان چەک هەڵگرین بچین بەرگری لە نیشتیمانەکەمانکەین لە هەر ڕێگەیەکەوە کە بتوانین ئەم بەرگریە بگەێنین. من توانیمە لە ڕێگەی هونەرەکەمەوە ئەم پەیامە بگەێنم.